خۆپیشاندانی موچەخۆران و فەرمانبەرانی پارێزگای هەڵەبجەیە. خۆپیشاندانەکە بۆ داواکردنی موچێ و جەختکردنەوەیە لە بەردەوامی بایکۆتی پرۆسەی خوێندن. ئەو حکومەتە تایفیە فاشیەی بەغا نەئەم حکومەتە گەندە لە مەشەخۆری ئێرە ئەبێ چارەسەری ئێمە بکەن. ئێمە لەسەر بەحری نەوتین، ئەو هەموو سەرەت و سامانەی وڵات بە فیڕۆڕوا، ئەو هەموو کۆشک و تەلارەی بەرپرسان کە دروستیان کردو با بێن بە موچە، ئەو هەموو وانە و شانە، ئەو هەموو ئەرز و ئاو نیانداگیر کرد کە سیاسین و بوون بە توجار بە ئەوانە خۆیان بکەن بە کەسێکی ئاسایی و خزمەتی میلەتەکان بکەن، تەنها میلەتەکە فریاد ڕەسە بۆ ئەوان. ڕاستی داوایش لەو فەرمانبەر و لەو مامۆستایانە دەکەن کە لە ماڵۆن ناتوانن کە بێنە سەر شەقامیش داوان لەوانەکە ئەوانی بێن. هەروەها داوا لە خەڵکی بە ئەمەکی بە شەرەفی هەولێریش دەکەین ئەوانیش بێنە سەر شەقام و داوای حەق و مافی خۆیان بکەن، چونکە بەڕاستی ئەوەی ئەم دەسەڵاتەی دەکەیە کەسێتر نەیکردووە. یەکمان گرتووە و چەند داواکاریەکمان هەیە. ئێمەش وەکو مامۆستای وانە بێش تەنها دامەزراندنە و وەک مامۆستای میلاک هەموو مافێکی مامۆستای میلاکمان پێ بدرێت. مامۆستایان دەڵێن تا میکانیزمی دابشکردنی موچە باش نەکرێت و 30 ڕۆژدارێک موچەیان پێ نەدرێت بایکۆت ناشکێنن. ئامادە نین دەرگای قوتابخانەکان بکەنەوە. هاوشانی مامۆستایان و فەرمانبەران مامۆستایانی وانە بێژیش بەشدار بوون و داوای دامەزراندن دەکەن. یەکێک لە ڕێگانی فشار بایکۆتە و بەردەوام ئەبێت و بە هیچ جۆرێک مامۆستایان و فەرمانبەران ناسنە ژێرباری شکاندنی بایکۆت و پێشمان وایە ئەبێ لەم هەڵوێستەدا کە سوکاری خوێنکاران و هاوڵاتیان بەگشتی پشتیوانمان بن تا فشارەکانمان جێکەوت ئەبێت و کۆتایی بە سیستەم دێت لە پێدانی بچە لە وادەی خۆیدا و تا لە بەرزکردنەوەی مامۆستایان و فەرمانبەران و دامەزراندنی مامۆستایانی وانە بێش. لە قەزای شارەزوریش مامۆستایان و فەرمانبەران لە بەردەم پەروەردەی قەزاکە گرت بوونەوە و دەڵێن تا موچەکانیان لە وادی خۆیدا پێ نەدرێت ناگەڕێنەوە هۆڵەکانی خوێندن. ئامانجمان لە بەشداریکردن لەم خۆپیشاندانەدا دوو پەیامی گرنگی تیابوو. یەکەم ئەوەی کە دوێنێ ئێمە موچەمان وەرگردی مانگی حەوت ئەمڕۆ بڕیاری بەردەوامیدان بە بایکۆتمان دووپات کردەوە لەلایەک و لە لایەکی تریش ویستمان بە دەسەڵاتداری ستەمکار بڵین لە ڕاستیدا بێدەنگیمان لە ڕابردووە بە مانای ڕازی بوون نییە لە کردارە بۆ گەن و قێزەونەکانتان. ئێمە لەمە دووە هەڵوێستمانە بێ و ڕێگای تری مەگدەنی ئەگرینە بەر. لە ڕاستیە ترسان لە دەستدانی گیان و نان لە ئیمان لاوازیەوە سەرچاوە ئەگرێت. بۆیە داوا لە سەررجەم هاوڵاتیان و مافکوراوانی کورسانەکەم چیتر ترس و خۆپەرستیوان لێ نەکا بێدەنگ بن بەرامبەر ئەم ستەمکار و ئەم بەچکە جەلادانە. مامۆستایان و فەرمانبەران دووپاتی دەکەنەوە بەردەوام دەبن لەسەر ناڕزایەتیەکانیان و فشارە مەدەنیەکانیان درێژە پێدەدەن تا حکوومەت دێتە سەرخەت و چارەسەری کێشەی موچە دەکات. لە ڕۆژانی ئایندەشدا چالاکی مەدەنی و ناڕزایەتی ئەنجام دەدەن و جەخت لەسەر بایکۆت دەکەنەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.